نەخوێناوە. لەوانەیە کەسێ پرسیار بکە باشە من قورئان نازانم چی بکەم؟ خاڵۆ گیان، مامە گیان، قورئان نازانی دەتوانی بۆ خۆت سوورەتی ئیخلاس بخوێنی، قورئان نازانی مناڵەکەت فێر قورئان خوێندن بکە، مناڵەکەت با بچی بۆ شوێنێ قورئان بخوێنێ، فێری ئەوەی مەکە چۆن پارە پەیا بکات، جارێ فێری بکە چۆن دینەکەی بزانێت، قورئان چۆن بزانێت. لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیح تەرغیبدا هاتۆ بە ژمارە 1434 پێغەمبەری خۆشەویستمان دەفەرمێت صلی الله عليه وسلم: من قرأ القرآن وتعلمه وعمل به. بۆ ئەو کەسانەی کە قورئان نازانن با گوێ لەم حەدیثە بگرن. هەر کەسێک پێغەمبەری خوا دەفەرمێت صلی الله عليه وسلم هەر کەسێک قورئان بخوێنێت و فێری ببێ و خەڵکیش فێری قورئان خوێندن بکە و عمل به کردەوەشی پێ بکات، ألبس والداه يوم القيامة تاجا من نور. ئەو کەسەی قورئان بخوێنێتەوە کردەوەی پێ بکا و بە خەڵکیشی ڕابگەیەنێ مەبەستی ڕەزامەندی خوا بێ، لە ڕۆژی قیامەتە خوای پەروەردگار تاجێک، تاج کە جاران پاشاکان لەسەریان دەکرد، بەڵام تاجی قیامەت تاجی سەربەرزی و سەرفرازیە جیاوازە. هەزارەها پاشا هەبوو تاج بەسەریەوە بەڵام بەختەوەر نەبووە، بەدبەخت و نەکبەت بووە، بەڵام ئەو کەسەی تاج بکرێتە سەری لە ڕۆژی قیامەتە ئەوە بەختەوەرە، سەربەرزە، سەرفرازە، ڕێزی لێگیراوە لەلایەنی پەروەردگاری ئاسمانەکان و زەویەوە. قورئانی خوێناوە کردەوەی پێ کردووە، لە ڕۆژی قیامەتە وەکو پاداشتێک خوای گەورە تاجی ڕێز و حورمەت دەکاتە سەری دایک و باوکی. ئەو خۆی باسی مەکە چی پاداشتێکی هەیە، ئەو کوڕا ئەو کچەکە قورئان فێر بووە پاداشتەکەی زۆر گەورەیە، بەڵام پاداشتەکەی تەنها بۆ خۆی نییە، دایک و باوکیشی تاج دەکرێتە سەری دایکی و تاج دەکرێت سەر باوکیشی، تاجی ڕێز و حورمەتی قیامەت. بەڵام تاجەکە لە نورە، ضوءه مثل ضوء الشمس. پێغەمبەری خوا دەفەرمێت صلی الله عليه وسلم ئەوەندە جوانە ئەو تاجە، ڕووناکی و نوری ئەو تاجە وەکو ڕووناکی خۆروایە. لە ساحەی مەحشەرە باوک و دایک دەبینی تاجیان بەسەرەوەیە وەکو خۆر ئەدرەوشێتەوە. ئەمە هۆکارەکەی چییە؟ ويكسى والداه حلتان لا تقوم لهما الدنيا. دایکو باوکیشی ئەو ئینسانە قورئان خوێنا کە قورئانی خوێناوە و کردەوەشی پێ کردووە بە خەڵکیشی ڕاگەیاندووە، فێری بووە، دایک و باوکی تاج دەکرێتە سەریان، دایک و باوکی دوو پۆشاک دەکرێتە بەریان، دوو جلوبەرگ دەکرێتە بەریان، هەموو دوورز و بە ئاسمانیشەوە بەقەد ئەو جلوبەرگە بەقەد ئەو پۆشاکە نرخ و ڕێزیان نییە. واتە ئەو پۆشاکە کە لەبەری دایک و باوکێک دەکرێت قورئان خوێن بۆ مناڵەکەیان، عەمەلیشی بە قورئانەکە کردووە، کردەوەی پێ کردووە، لە تاجەکەی سەریان لە خۆر جوانتر و ڕووناکترە، پۆشاکەکەی بەریان، نرخەکەی، سعرەکەی، قیمەتەکەی ئەوەندە گریانە، ئەوەندە گرانە ئاسمانەکان و زەوی و هەموو دنیا ئەگەر بفرۆشی ناتوانی ئەو پۆشاکەی پێ بکڕیت. ئەمە لەبەری کێ دەکرێت؟ لەبەری دایک و باوکی کەسێک دەکرێت قورئانی خوێنابێ. ئەبێ ئەو کەسە کە قورئانی خوێناوە و کردەوەی پێ کردووە ئەمە پاداشتی دایک و باوکێتی، ئەبێ پاداشتەکەی خۆی چۆن بێ. فيقال کاتێکە پرسیار دەکەن فيقولان بما كسينا هذا فيقال بأخذ ولدكم القرآن. ئەو باوک و دایکە پرسیار دەکەن خوای گیان بەهۆی چیەوە ئێمە ئەوەندە ڕێزمان لێ گیراوە، تاجێکمان لەسەرایە وەکو خۆر دەدرەوشێتەوە، پۆشاکێکمان لەبەردایە نرخەکەی لە نرخی هەموو دنیا گرانتریشە، بەهۆی چیوە ئەم ئەجر و پاداشتە گەورەمان دەستکەوتەوە ئێمە خوای گیان. فيقال بأخذ ولدكم القرآن. پێیان دەوترێت لەبەر ئەوەی مناڵەکەتان قورئانی خوێناوە، قورئانی لەبەر کردووە. ئەمە پاداشتەکەیە. جا ئەو کەسەی منداڵەکەی باش نییە با نەسیحەت و ئامۆژگاری بکە، با مناڵەکەی قورئان بخوێنە، کاتێک قورئانی خوێناوە هاتووی مزگەوتی کرد با باوکی ڕێی لێ نەگرێ، با باوکی دژایەتی نەکا بە هەموو جۆرێک، چونکە زۆرێک لە باوکەکان دژایەتی مناڵەکانی خۆیان نەکەن لەسەر نوێژ و عیبادەت. دوو کوڕی هەیە، یەکێکیان ڕوو لە خوا نییە، نوێژ ناکە، مەشروب بەخوا، خراپە ئەکا، بەدڕەوشتی ئەکا، باوکی خۆشی ئەوێ. ئەمە کەشیان ئەهلی مزگەوتە باوکی حەزی پێی نییە، ئەوە لە تەقواوە نییە، ئەوە خراپی باوک دەسەلمێنێت.
باوکێک ئەوەندە بێخێر بێ، مناڵێکی خراپ و بێخێری خۆش بوێ، مناڵێکی چاکیشی خۆش نەوێ، تخوا چی خێرێک لەو باوکەدا هەیە؟ وەڵا با دڵنیا بێ ئەو باوکە ئەگەر ئاوها بمرێت وەڵڵای لە ڕۆژی قیامەتە نە تاج دەکرێتە سەری و نە پۆشاکی ڕێز و حورمەت دەکرێتە بەری. چونکە مناڵەکەی چاکە بەڵام خۆی هیچ شتیا بەسەر نییە، هیچ ناهێنێت.